بەمەبەستی هێنانی ستافێکی شارەزا لە بواری چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی بۆ دەست بەکاربوونیان لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی ئەو چەکە کۆکوشە لە هەڵەبجا بڕیارە لە مانگی حەوتدا وەزارەتی تەندروستی و کاروباری شەیدانی حکوومەتی هەرێم ڕێکەوتنامەیەک واژۆ بکەن لەگەڵ وەزارەتی تەندروستی کۆماری ئیسلامی ئێران. ئەمەش دوای ئەوە هات کە پێشتر ستافێکی شارەزای کۆماری ئیسلامی ئێران لە نزیکەوە هەڵەبجەیان بۆ ئەم مەبەستە بەسەر کردەوە. کۆبوونەوەی دومیشمان کردووە لەگەڵ ئەنجومەنی وەزارەتی تەندروستی لەگەڵ ئەو وەفدەی وەزارەتی تەندروستی کۆماری ئیسلامی ئێران. ئێمە ئەو مەرجانی خۆمان کە بە باش کەزانین ئەو تیمە تیایدا بێت کە ئامادەیە لێرە وەکو ئامادەبوونی تیمەکە و چارەسەرکردنی نەخۆشەکان داوامانەتە ئەو لیژنەی کە هاتبوون بۆ ئێرە ئەوانش پاش گەڕانەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران و ڕاوێژ لەگەڵ وەزارەتی تەندروستی کۆماری ئیسلامی ئێران بڕیارە لە ماوەی کەمتر لە مانگێکا وەڵاممان بدەنەوە. ئەگەر وەڵامەکان ئیجابی بوو گەیشتنە ڕێکەوتنێک ئەوە لێک تێگەشتن نامەیەک یان ڕێکەوتن نامەیەک ئەنووسێت لە بینی هەردوو لە وەزارەتی تەندروستی هەردوو لە و ئەو پزیشکانیان ئێرە کارەکەن و بەگشتی شتەکان ئیجابین هەم ئەو داواکاریانی ئێمە پەسەند بوو لە لای ئەوان و هەم ئەو مەرجانی کە ئەوانیش دایان نابوو مەوجودە لە لای ئێمە و ئومێدەکەین بەم نزیکانە نەخۆشخانەکە بکرێتە کار. لە دوای کردنەوەی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجا چیتر برینداران لێرە چارەسەر وەرەگرن. کە کاتی خۆی ئەگەر نەخۆشێک لێرەوە ڕۆشت بێتە ئێران تێچووی هاتوو چۆکەی ئەمە بەلایەک بارگرانی لایەنی دەرونی کە ئەم کەسە مانوو بووە بەرکەوتەیەک تۆ زیاد لە 40-50 سەعات بە لەناو ئۆتۆمبیلە ئاینێریتە ئێرەیانی ئەگەر بە فڕۆکەش بڕە بەڵام ئێستا ڕاستەوخۆ لە ماڵەکەی خۆی بۆ نەخۆشخانە و وەرگرتنی چارەسەرەکان بە شێوازێکی ئیستراحەتتر چونکە ئەجیزەکە و بیناکە هەموو ئەم شتانە تۆ خۆماڵین لێرەن لە بەردەستی تۆیان نزیکن لێتەوە ئەتوانێت باشتر چارەسەر وەرگری و ئەتوانێت زووتریش بڕاتەوە. نزیکەی 10 ساڵە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە هەڵەبجا کاری تێداکرێ و تا ئێستا نەکراوەتەوە. لە ئێستادا دوای تەواوبوونی ئەو نەخۆشخانەیە هەنگاوەکانی دامەزراندنی 280 کارمەند و هێنانی ستافی شارەزا لە وڵاتانی دیکەوە چووەتە قۆناغی جێبەجێکردنەوە. ئەمەش کۆتایی بەو چاوەڕوانێ درێژخایانە دێنێت کە چەندین ساڵە هاوڵاتیانی هەرێم چاوەڕێی دەکات چیتر بۆ چارەسەر نەبرێنە وڵاتانی دیکە و لە ناوخۆی هەرێمدا چارەسەر بکرێن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا.